حادثەیەکە تا ئێستا جێی مشتومڕە لە ناو ئەدەبیاتی تاریخی شیعە لە ڕێگەی ئێزگەی ئەهوازەوە خومینی بروسکەیەک ئەنێرێ ئیمام خومینی بۆ سەدر بروسکەکەتم پێگەیشت دەستخۆشیەکەتم پێگەیشت بەڵام بیستومە ئەتەوێ بێی بۆ ئێران نەخێر تۆ بمێنە لە عێراق ئەوە تۆ لەوێ زیاتر ڕۆڵ ئەبینی. هەتا ئێستا مناقەشە هەیە بۆ ئەم بروسکەیە لە ڕێگەی ئێزگەوە بڵاوکرا کە ئەمە دەرفەتی یا بە بەعس کە بە تەواوی سەدر بە نۆکر لە بەرینی دوو قەوسا بناسێنێەوە تەواو لێی بە گومان بێەوە بەڕیاری تەسفیەکردنی بدا لەگەڵ خوشکەکەی بندلهودا. ئەڵێن ئەو کاتە لە سەروبەندی فەوزای شۆڕشا بۆ ئێران کۆنتترۆلی بەسەر بارودۆخانە بۆ ئەڵێن لە تەفسیرێکی بەدا مەسەرەن ئیمام خومینی ویستوێتی سەدر لە ناوچێ چونکە زانیوێتی مستەقبلێکی گەورەی هەیە ئەڵێن لە زۆر تەفسیری جیاوازی هەتا ئێستا ئەوە ساغ و یەکلاینە